مامۆستا ئێستا بۆ منە من حەزم لە هیچ شتێک نییە، یعنی ئێستا بۆ منە دەتوانم بۆ علم دانیشم، یعنی زۆر توندم بەکەمی لە شت سار دەبووە، یعنی دەتوانم بە سەروی 5 مانگ خەریکی شت بم لێ سار نەمەوە، لە فێرکردن باشم، بەڵام نازانم حەزم لە چییە. ئێستا بۆ منە لەم بپرسە دەتەوێت ببێتە نازانم، نا حەزم لە چییە، نازانم حەزم لە کۆمپیوتەریە، لە بوون لە حیلمەکی دیاریکرا و لە بەشی پزیشکی بی تەندروستی، یعنی هەر بابەتێک، یعنی حەزم لە هیچیان نییە، یعنی نازانم، یعنی هەڵبەستپۆلی چەنی؟ نۆمە. من لە تەمەنی تۆ چیم کرد؟ وەڵێ من کاتێک کە تەلەبەی پۆلی حەوت بووم، هاتم لە هەموو بوارێک ئەچوون کتێبێک مەخوێندەوە، یعنی لە بواری تەندروستی کتێبێک، لە بواری فەزا کتێبێک، لە بواری دەروونزانی کتێبێک، لە مێژوو کتێبێ، لە ئاین کتێبێ، لە فەلسەفە کتێبێ، لە هەموو بوارێکە دانیشتم بۆی بزانم جارێ بوارەکە چییە. کاتێک کە تۆ ئەگەر وات کرد دوایی خۆت ئەزانی کامیان خۆش، خۆت ئەزانی کامیان خۆتی تیابینیتەوە. مامۆستا ئەو کاتکەوام کرد ئیتر خۆم یەکلایی کردەوە بۆ دەروونزانی. دوای ساڵانێکی زۆر لە بواری دەروونزانی کە ئیشم کرد، دوایی زانیم شتێکی کە هەیە منەبێ بیزانم، ئەویش بواری بزنس و کارژێڕیە. ئیتر دەستم کرد بەو بوارە، بۆیە من لە ژیانمان خەریکی ئەم دوو بوارە بوو. مامۆستا لێ پێگەم ئێستا بۆ منە من هەموو کتێبە جۆرە و جۆرەکانم هەیە، دەرونی دەڵێ، ئیسلامی دەڵێ، بیان خوێنیتەوە هەموو خوێندوت ئێستا ئەو هەموو لەبەردەستە، هەموو هەیە، هەموو خوێندێتەوە، یعنی کە دەشوێنەوە ئەمن دەمەوێت لە ئێستاوە هەتاوەکو گەورە دەبم، یعنی دەمەوێت لەسەر یەک بابەت ببمە پرۆفیسۆر، یعنی وەکو بڵێ ئەها کەس شان لە شان نەدا، بەس ئەوە ناتوانم بدۆزمەوە. ئەزانی چۆنە ئاخر ئەوەش وابێ، یعنی تۆ ئێستا تەمەنت کەمە و ئەزمونت کەمە، شتی باشت لە بەردەسایە، لە ئێستا تۆ ئەبێ بە عام شت بخوێنیتەوە، ئەبێ مەقالات بخوێنیتەوە، گۆڤار بخوێنیتەوە، کتێبی جۆرا و جۆر بخوێنیتەوە، بەس واز مەهێنە دوای ماوەیەکی تر خۆت ئەچیتە ناو مۆزوعێک ئەڵی بەخوا ئەمە هیوایەتی منە، ئەمە ئەو شتەیە من حەزم لێت. ئێستا تۆ نازانی، یعنی تۆ وەکو چی وایە، وەکو وایە چوو بیتە پێشانگایەکی خواردن و شیرینی و ئەوانە، یەکی یەک تۆزیان لێ ئەخۆی، ڕۆژانەیە یەکی یەک تۆزیان لێ خۆی تا ئەوە ئەدۆزیتەوە کە هیوایەتی خۆت. ئیتر جاری وا هەیە تۆ بەنابەدڵی شتێک ماوەی خەریکی ئەبی، بەڵام دوایی وازی لێنی ئاحساییە، گرنگەوەی تۆ شارەزایی پەیاەکەی. من لەگەڵ ئەوام بوارەکە بدۆزیتەوە لە یەک بوارە زۆر زۆر بەجددی خەریکی. برایان تریسی بەڕێزان بۆ هەمووتان ئەم قسەیە، برایان تریسی ئەڵێ ئەگەر ئەتەوێت لە بوارێکا ببی بە یەکێک لە خەبیر و زۆر زۆر شارەزاکان چی بکە، هەموو هەفتەیە یەک کتێب لەو بوارە بخوێنەرەوە، دوای 10 ساڵ 520 کتێبت خوێندوێتەوە. ئەگەر تۆ 520 کتێب لە یەک بوارە بخوێنیتەوە، کەس نییە 520 کتێبی لە یەک بوارە وای تۆ ئەو کاتە ئەبی بە شارەزا. بۆ نمونە تۆ بوارێ بڵێم هەر نەچووی بەلایە، بۆ نمونە سکیۆریتی کۆمپیوتەر، ئەگەر 500 دانە کتێب لەو بوارە بخوێنیتەوە لە ئاستی عالەمە ئەبی بەخەبیر. باوەڕکەن بواری تەندروستی و خۆراک، دابەزاندنی کێش، بەهێزکردنی یادگار، بۆ نمونە هیپنۆتیزم، NLP ئەوانەی کە باسمان کرد، یا بواری کارگێڕ یەکێ لە بوارەکان، بۆ نمونە بواری دارایی، بزنس، کارگێڕی، بانک، چی هەر بوارێکە تۆ ئەیڵێ هەفتەی یەک کتێبی لەسەر بخوێنن 10 ساڵی تر ئەم کاتە تۆ یەکێکی لە خەبیرەکان. ئایا خەبیر ئیشی دەست ناکەوێت؟ ئایا خەبیر خەڵک مەمنونی نابێت؟ لە چ بوارێکە ئاڵێ؟ لە بواری دەرونیە، بواری جەستەیە، لە بواری فەزایە، کۆمپیوتەرە. نەفرێک هەیە یوتیوبێکی داناوە، چیرۆکەکەی سەرنجڕاکێش بوو، یوتیوبێکی داناوە لە ماوەی کەمتر لە ساڵێکە یوتیوبەکەی ئەگاتە داهاتی ملیۆن دۆلاری. ئەزان بەچی بەڕێزان؟ ئەڵێ پێشەوەی یوتیوبەکە دابنێ ئەچێ دنیای مجەڵەت کتێب کۆ ئەکاتەوە لەسەر سۆشیال میدیا و لەسەر یوتیوب و لەسەر نەفسیەتی بەکاربەر و ئەمان هەمووی ئەخوێنێتەوە، ئەچێ یەک چەنەڵی یوتیوب دانێت لە ماوەی 1 ساڵ ئاگاتە ملیۆن دۆلار. ئەمە خەڵکی تر تاقەتی نییەوە بکە، تر تاقەتی نییەوە. بۆیە زۆر گرنگی ئینشاڵڵا تۆش وا بکە.